سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە شادی، پڕ لە جوانی، پڕ لە تەندروستی و وزەی ئەرێنی و باش بۆ هیواییکە لە هەرکوێیەکن کە ئێستا بینەرینی سەری پرۆگرامی بەیانی 24ن ئەوە بەدڵێکی شادەوە لەگەڵمان بن و ئەم بەیانیە بە یەکۆبی چونکە ستافی پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵی بڕگە و بابەتی تایبەت و ناوازەی بۆتان ئامادە کردووە. جا ئێستا چەند بابەتێک لێرە بە کورتی بە پوختی بۆتان باسەکەم بۆی بزان ناوڕۆکی پرۆگرامی ئەمڕۆمان چییە. لە یەکەم بابەت لەوێ دەست پێکەین کە لە هەڵەبجە بە ئامادەبوونی ئەدیب و شاعیرانی هەر چوار پارچەی کوردستان فستیڤاڵی ئەدەبی گوڵە هەنار بەڕێوەچێت. ئەمساڵ لاوێک گەرمیان خەڵاتی یەکەمی فستیڤاڵەکەی بردەوە. دوو گەنجی کورد وەک نوێنەری لاوانی کوردستان بەشداری کۆڕبەندی جیهانی گەنجان لە رووسیا دەکەن. پەیامی ئاشتی کوردستانە گەێنینە هەموو لایەک کە کوردش هیچ شتێکی کەمتر نییە لەو نەتەوانی کرد بەڵکو ئێمە زۆر زیاتر. وا بابەتێکی دیکە ئەوەیە کە ئەمڕۆ باسی چیرۆکی سەرکەوتنی کاسبکارێکی کوورد دەکەین لە ئەڵمانیا کە بە دروستکردنی نان بە گۆشت ناوبانگێکی زۆری پەیدا کردووە. جابا لە گوڵە هەنارەوە دەست پێکەین. گوڵە هەنار چییە؟ هەشتەمین فستیڤاڵی گوڵە هەنار فستیڤاڵێکە کە بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە شاعر و نووسەرانی کورد لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوو. بۆ ئەمساڵ لاوێکی گەرمیانی خەڵاتی یەکەمی فستیڤاڵ و لاوێکی دەربەنی خانیش خەڵاتی دووەمی فستیڤاڵی گوڵە هەناریان پێبەخشرا. ئەم فستیڤاڵە بۆ کەسانەیەکە شعرە نووسن و لاون. جا بابزانین لەکوێ ئەتوانن بەشداری ئەم فستیڤاڵە ببن. میوانیشمانە بێت سەبارەت بە فستیڤاڵەکە پرسیاریشەکەین. دەستخۆشی بۆ هەموو هەشتەمین فستیڤاڵی گوڵە هەنارە بە میهرەبانیەوە لە دوای هەر دزیەک دەیگوت مێخسی. میوانان زیاتر شاعیر و نووسەرن. هەڵبژاردن بۆ باشترین دەقە شێعری لاوان دەکرێت. لاوان دڵخۆشن بە سازدانی فستیڤاڵەکە و فراوانکردنی بۆ شارەکانی دیکەی کوردستانیش تا گەنجی زیاتر سودمەند بێت لێ و تواناکانیان دەربخەن. بە دەقی مرۆڤی سوێر بەشدار بوو. ئێوە گرنگی ئەم فستیڤاڵە لەوەیە کە دیارە دەبێت لە نێو ئەدەبیاتی هەموو وڵاتێکە شتێکە پێڵێن دەستا و دەستپێکردنی ئەدەب واتە گۆڕینەوەی ئەدەب لە جیلێکەوە بۆ جیلێکی کە ئەمە ڕوودات. ئەم فستیڤاڵە لە بەدیوێکا بۆ ئەمەیە بەدیوێکی کەیا بۆ هێنانە پێشەوەی دەنگی نوێ قەڵەمی نوێ و قسەیەکی میلیە کریاڵن فستیڤاڵەکان جۆرێکە لە جەژنی ئەدیبانیان نووسەران. من بە دەقیقی ڕێبۆخەکان بەشدار بووم لە فستیڤاڵی گوڵە هەنار. خۆشحاڵ بووم لەگەڵ کۆمەڵێ گەنجی تردا کە لە فستیڤاڵەکەدا شعرمان پێشکەش کرد. گرنگیان فستیڤاڵانە لەوەدایە کە لە هەر فستیڤاڵێکدا ئەکرێ بڵێن کۆمەڵی قەڵەمی تازە دەرەکەوێت و هەروەها دیدارێکیشە بۆ یەکتربینینی شاعیرەکان کە لە شار و ناوچە جیاوازەکانەوە دێن. سەرەتای دەستپێکردنی فستیڤاڵەکە تەنها بۆ لاوانی پارێزگای هەڵەبجە بوو. لە پاش وەرگرتنی چەند ساڵێک لە ئەزمموی فستیڤاڵەکە ئێستا فراوان کراوە بۆ سەرجەم پارچەکانی دیکەی کوردستان و هەموو لاوێک کە توانای نووسینی دەقێکی شیعری هەبێت بەشدار دەبێت. بۆیە بە پێویستمان زانی لانی کەم فستیڤاڵێکی لۆکاڵی لەسەر ئاستی ناوەندی هەڵەبجە بۆ خستنە ڕووی ئەو بەرە و توانای ئەو لاوانانی کە لە مەجای نووسینی شعرا هەستەکەن بەهرەیەشان هەیە. ئەوە بوو یەکەم ساڵ یەکەمین فستیڤاڵی گوڵ هەنار پێمان باش بوو بەرفراوان نەبێ چونکە دەمانویست لیاقەتی ئەو توانایە وەربگرین سەرەتا. ناویشمان بۆیە ناگوڵە هەنار چونکە پێمان وا بوو سەرەتا هەموو هەنارێک گوڵە هەنار و دواتر دەگاتە ئاستی پێگەیشتن وەک هەنار. پێوەرەکانی بەشداریکردن لە فستیڤاڵی گوڵە هەنار پێویستە بەشدار بوو تەمەنی لە 36 ساڵ تێپەڕی نەکردبێت و ئەو دەقە شیعری پێشکەشی دەکات لە هیچ جێگایەک بڵاوی نەکردبێتەوە.
ساڵانە ئەم فیستیڤاڵە لە پارێزگای هەڵەبجە بۆ لاوانی هەر چوار پارچەی کوردستان ڕێک دەخرێت و لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە هەڵسەنگاندن بۆ دەقە شیعریەکان دەکرێت. لە کۆتایی مەراسیم خەڵاتی باشترین دەقە شیعر دەبەخشرێتە بەشداربوانی فیستیڤاڵەکە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئەم راپۆرتە بین ئەتا ئامادەی کردهبوو کە کۆمەڵە زانیاری سەبارەت بە فستیڤاڵەکەتیا بوو، بەڵام ئەمە بۆ کەسانێکە خوازیاری هۆنراوە و نووسینی هۆنراوەن و دەستی نووسینی هۆنراوان هەیە، ڕەنگە ئەوەندە پڕنەبێت هەندە پرسیاری دیکە بتوانێت لە لای گەڵاڵە بوو بێت و وەڵامی وەرگرتوێت. بۆیە میوانمان ئامادەیە کە لە هەڵەبجەوە ئەتوانین گفتوگۆی لەگەڵ بکەین سەبارەت بەم فستیڤاڵە. ئەویش ئیبراهیم هەورامانی خاوەنی بیرۆکەی فستیڤاڵەکەی کە ئەنجام درراوە لە هەڵەبجە. بەیانیت باش کاک ئیبراهیم، بۆ هیوای کە بەیانێکی باش و تەندروست و پڕ لە وزەت هەبێت، دەستیشتان خۆش بێت بۆ فستیڤاڵەکە. با لەوە دەست پێ بکەین چۆن بیرۆکەی ئەم فستیڤاڵەت بۆ دروست بوو کە جەنابەت خاوەنی بیرۆکەکەی. بەیانیتان باش، سپاس بۆ ئەو دەرفەتە کە بتوانین پێکەوە وەڵامی هەندێک پرسیار بینەوە. ئەو 500 ساڵ لەمە پێش ئەو کاتێمە کە پۆستی بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجەمانە بوو، هەستمان کرد لەسەر ئاستی ناوچەکە، با بڵێن لەسەر ئاستی کوردستان گەنجێکی زۆر بەتوانا و بەهرەمەندمان لە بواری نووسینی ئەدەبیاتی شعر هەیە، بەڵام گرنگی پێدانیان بە هاناوە چوونیان با بڵێن بە دەستگیرۆیی کردنیان کردنەوەی بوارێک منفەزێک بۆ ئەوەی ئەم لاوانە بتوانن هەوڵ و تواناکانی خۆیان نیشان بدەن بە شێوەیەکی بڵاو با بڵێن لە ئاستی پێویستانە بوو. بۆیە ئێمە بیرمان کردەوە کە فیستیڤاڵێک لەم شکڵە بۆ لاوان لەسەر سەرەتا لەسەر ئاستی پارێزگاکە کە بە شێوەیەکی لۆکاڵ ئەنجامی بین. ئەو کاتیش 15 ساڵ لەمەوبەر ئێمە یەکەمین هەنگاومان بۆ ئەنجامدانی فیستیڤاڵێکی لەم چەشنەنا. باش، دەستەکان تا خۆش بێ. کاک ئیبراهیم، ئەوەی کە با بڵێن ئەو شاعرانی کە بەشدارە بن، ئەو لاوانەی کە بەشدارە بن لە فستیڤاڵەکە، ساڵ بە ساڵ چۆن گۆڕانکاری ئەبینن تایدا؟ هەندێک ساڵ هەبوو ئەتوانن بڵێن بۆ نمونە لە پار و پێرار لاوی زیاتر هەبوو، یان ساڵانی پێشتر لاوی زیاتر هەبوو ڕوەکەنە نووسین و خەڵک دەستی با بڵێن قەڵەمی دووبارە گرتوتەوە ئەنووسێ، یاخود هەستەکە نا ساڵ بە ساڵ زیاترەکات. من پێم وایە هەر لە سەرەتای ئەنجامدانی یەکەمین فیستیڤاڵ کە وەک ئاماژەم پێەیە لە سنووری ناو هەڵەبجەی شەهید تێپەڕی نەکرد، دواتر بیرمان لێکردەوە کە هەلی بەشداریکردن بۆ دەرەوەی هەڵەبجەش بڕەخسێنین بەوەی کە سەر ئاستی هەرێمی کوردستان بێ. ئەمە ژوای کرد ساڵ بە ساڵ با بڵێن فیستیڤاڵ دوای فیستیڤاڵ لاوان بە شەوقەوە هەوڵی بەشداریکردن بدەن لەم فیستیڤاڵە. ئەوەی من گوێبیستم بوو لە لیجنەی باڵای فیستیڤاڵەکە و لە لیجنەی تەحکیمی فیستیڤاڵەکە ئەم ساڵ 38 شاعری لاو بەشداریان کردووە و 12 شاعر توانیویانە لە مەرجەکانی لیژنەی تاحکیم دەربچن و بگەنە ئاستی خوێندنەوە. فیستیڤاڵەکان بەعام سەرباری ئەو گرفتانەی کە فیستیڤاڵەکان بەعام سەرباری ئەو گرفتانەی کە هاتووەتە ڕێیان وەک ئەم ساڵانەی ئەخیر بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە کە شقلێکی ساڵانە با بڵێن ئەو عادەتەی کە وەریگرتبوو گوڵ هەنار هەموو ساڵێک لە کاتی خۆیان ئەنجام بدرێ، چەند ساڵێک دوا کەوت ئەمە ژوای کرد بە درێژایی 15 ساڵ تەنها 8 فیستیڤاڵ ئەنجام بدرێت. باشە. کاک ئیبراهیم، لە راپۆرتەکە لەگەڵ ئەڤین عەتا باس لەوە ئەکەیت کە ناوی ئەم فستیڤاڵە بۆیە ناوتان ناوە گوڵە هەنار، سەرەتا هەنار گوڵە، دواتر ئەبێتە هەنارێک و دنکێکی زۆری تایە و ئەتانێت لە گوڵەکانەوە دەست پێ بکەن بۆی کە پەرەیان پێ بدەن ئەم لاوانە. دەمەوێت بزانم ئێوە هەر بە گوڵی دەستنیشانیانەکەن یاخود وایان لێکەن پڕتر ببێت بەرهەمیان، هەک بەیان زۆرتر ببێت، یاخود ئەو بەرهەمانی کە هەیەە بۆیان چاپەکەن
چ شتێک بۆ ئەو کەساناکەن کە براون لەلاتان جگە لە خەڵاتەکە. من پێم وایە گوڵهەنار لە دوو شکڵەوە با بڵێن سەرچاوی گرتووە کە ئێمە بۆچی ناومان ناگوڵهەنار. یەکەم هەڵەبجا شاری هەڵەبجا وەک شارێکی هەرێمی کوردستان بە هەنار بەناوبانگا. دووەمیشەن بۆ خۆتان دەزانن گوڵهەنار سەرەتایی یەکەمین قۆناغی دەستپێکردنی هەنارە. لەوێوە دەتوانێت مەسەرەن قۆناغەکانی تری پرۆسەی بە هەناربوون ببڕێ. ئەو شاعرانە و شاعرە لاوانەی کە لە یەکەمین فیستیڤاڵی گوڵهەنارەوە تا هەشتمین فیستیڤاڵی گوڵهەنار بەشداریان کردووە، زۆرێکیان تا ئێستش بەرداوامیان هەیە و جێپەنجیان لە ئەدەبیاتی شعری کوردیا دیارە و هەندێکیشیان پێم وابێ پاشەکشەیەکیان کردووە. ئەمەش هەر لە کۆی پرۆسەکە ئەم دیاردەیە هەیە. باشە ئەوەندەی من بزانم زیاتر ببوورە زیاتر من ماوەی 5 فیستیڤاڵ بەردەوامیم هەبووە لە گوڵهەنار. ئێمە ئەوەندە گرنگجیمان بە فیستیڤاڵەکە داوە بەهێنانە پێشەوەی لاوان داوە ڕەنگە ئیمکانیاتی مادی ئەو کات و ئێستاش بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجەکە ئێستا بۆتە بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری لە توانای لە چاپدانی ئەو کتێبانە نەبوو بێ. من تەمەناکەم بۆ لەمە دوا بۆ فیستیڤاڵی نۆ هەم هەوڵ بدرێ هەیئەتی باڵای فیستیڤاڵ بیل لە پێشنیارێکی لەو شێوەیە بکاتەوە لانی کەم 2 کتێب تا 3 کتێب کۆمەڵە شێعری شاعرە لاوەکان چاپ بکە. زۆر چاکە. باشە کاک ئیبراهیم ئەوانەی کە لە یەکەمین فستیڤاڵەوە بەشداریان کردووە لەگەڵتانە ئەتوانن لە فستیڤاڵەکانی دیگەش بەشدار بنەوە لەگەڵتان واتە هۆنراوەکانیان هەڵەبژێڕێت یان یەکجار مەرجە؟ من پێم وابێ شاعرە لاوەکان ئەوانەی کە بۆ خۆیان خوازیارن دەتوانن ساڵانە بەشداری ئەو فیستیڤاڵە بکەن، چونکە هیچە لە مەرجەکانی بەشداریکردن تهدیدیەوە نەکراوە کە دەبێت لە فیستیڤاڵی گوڵهەنارە تەنها یەک فیستیڤاڵ بەشداری پێ بکە. گرنگە ئەو شاعرە لاوەی کە بەشداری لە فیستیڤاڵی گوڵهەنار دەکا ئەو دەقەی کە بەکە بەشداری پێ دەکات پێویستە بڵاو نەکرابێتەوە و تەمەنیشی لە تەمەنی لاوێتی تێنەپەڕی بێ. بەڵێ ئێمە دەزانین کە هەڵەبجا شارێکە کە ئەتوانین بڵین لانکەی ئەدەبیاتی کوردیش لەوێ هەبوو کەڵا هونەرمەندانێکی شاعریش لەوێەوە هەڵکەوتون و نووسەریش لەوێەوە هەڵکەوتووە. دەمانێت بزانین لەوێ ڕۆڵی خانمان لەم بەشداری فستیڤاڵە چۆنە؟ ئایا با بڵین کچانمان هەیە کە لە فستیڤاڵەکە بەشدار بن و دەقی شعریان هەبێت ڕێژەی بەشداری خانمان چۆنە؟ بەداخەوە ئەم ساڵ لە هەشتمین فیستیڤاڵی گوڵهەنار بەشداری خانمان بەوانەی کە توانیان بگەنە ئاسی بەشداریکردن بۆ خوێندنەوەی شعرەکانیان بەشداریی خراپ بوو. پێم وابێ تەنها خانمێکی تاقانەی فیستیڤاڵەکە بوو توانی بەشداری بکە. ئەمەش بۆ خۆی باڵانسی بەشداریکردنی خانمان لە هەشتمین فیستیڤاڵی گوڵهەنار باڵانسێکی نزم بوو. من تەمەناکەم بۆ فیستیڤاڵەکانی داهاتوو خانمان شان بەشانی کوڕان بەشداریان هەبێ بێنە پێشەوە بۆ ئەوەی ئەوانیش بەهرە و توانای خۆیان تاقی بکەنەوە. زۆر باشە. کاک ئیبراهیم خوێندنەوەی شعر ئەوەندەی کە وشەکان کاریگەری هەیە ڕەنگە خوێندنەوەی شعرەکە و شێوازی خوێندنەکەی و هەبوونی میوزیک باگراوندێکی میوزیکیش بۆ ئەوە زۆر زیاتر کاریگەری بخاتە سەری. ئایا مەرجە هەر شاعیرێکە خۆی هۆنراوەکەی نووسێت و خۆی بیخوێنێتەوە ڕەنگە کەسێکی بەدڵ بێت کە دەنگێکی خۆشی هەیە بە هەستێکی جیاوازەوە ئەی خوێنێتەوە بتوانێت لە فستیڤاڵەکە بیخوێنێتەوە یاخود مەرجە ئیلابێ خۆی بخوێنێتەوە؟ ئێمە هەر لە سەرتا فیستیڤاڵەکەەوە مەرجێکی لەو شکڵەماندانە ناوە کە پێویستە و گرنگە شاعیر خۆی کە بەشدارە بێ خۆشی بخوێنێتەوە. من پێم وایە شاعیر سەرپرشکە زۆر جار ڕەنگە کەسێک بتوانێت دەقێکی جوان بنووسێ بەس ئەدایەکی جوانی نەبێ بۆ ئەوەی پەیامەکەی پێبگەێنێتە ئامادە بوو. ئەتوانێت ئیختیاری هەر کەسێکی تر بکە کە خۆی بە پێویستی ئێزانێ بەشداری خوێندنەوەی شعرەکەی پێ بکات. زۆر باش. چەند جارێ باسی لیژنەکانمان کرد، هەم لیژنەی باڵای فستیڤاڵەکە جەنابەت باست کرد و هەم لیژنەی هەڵسەنگاندنی هۆنراوەکان. لەسەر چه ئەساسێک لیژنەکە هۆنراوەکان هەڵەسەنگێنێت؟ هەموو ساڵێک هەیئەتێکی ئیداری هەڵدەستێ بە ئەنجامدانی فستیڤاڵەکە. ئەو هەیئەتە ئیداریە
پێکاتوە لە ستافی ئیداری بەڕێوبەرایەتێکە بۆ خۆی ئەوە فەرمانێکی با بڵێن ئەرچێکی حکومی و دامەزراوەی خۆیانە لە بەڕێوبەرایەتەکە ئەنجامیان هەرچی اختیارکردنی ئەو شاعیرانەشە لەسەر ئاستی ئەزمموی با بڵێن زۆری ئەزمموی ئەدەبیاتی شعریان و ئەدەبیات بە عام کە هەیەە لەلایەن هەیئەتی ئیداری فیسیڤالەوە دیاری ئەکرێن و ئەوانیش بەپێی ئەو مەرجانەی کە وەک مەرجێکی ستاندارد بۆ تەواوی ئەو لیژنانەی کە جێبەجێیەکەن مەرجەکانی خۆیاندا دەنێن و بەپێی مەرجە هونەریە ئەدەبیەکان دێن با بڵێن ئیختیاری یەکەم و دووهەم و سێهەمی براوەی فیسیڤالەکەکە. زۆر باشە. کاک ئیبراهیم جەرا بە داماژەت بۆ کرد کە سەرەتا فستیڤالەکە هەر لە هەڵەبجە بوو لۆکاڵی بوو دواتر هەموو هەرێمی کوردستان دەسانەوێت بەشداری بە لاوانی هەموو هەرێمی کوردستان بکەن. ئایا پلانەکەتان هەر ئەوەیە تەنیا هەرێمی کوردستان بگرێتەوە یاخودنا لە ڕۆژهەڵات و باکوور و هەروەها ڕۆژاواش ئەگەر لاوانێک هەبن دەستی نووسینیان هەبێت و لە ئەدەبیاتە توانیان هەبێت بتوان بەشدار بن؟ ئێمە لە پێنجەم فیستیڤال کە با بڵێن دو فیستیڤالێک بوو کە من بە شێوەیەکی گشتی سەرپەرشتیاری گشتی فیستیڤالەکە بووم بیرمان لەوە کردەوە کە فیستیڤالەکە لە هەرێمی کوردستانەوە بگوازینەوە بۆ فیستیڤالێکی هەرێمایەتی کە باشوور و ڕۆژئاوا و باکووری کوردستانی شتێدا بەشدار بن بەڵام بەداخەوە کۆمەڵێ گرفت و کێشەی هوەری لە شاری هەڵەبجە بوونی هەیە و تا ئێستاش ئەو گرفتە هوەریانە چارەسەر نەکراون نەمانتوانی لە پێنجەمین فیستیڤالەوە دەست بە و جێبەجێکردنی ئەو پێشنیار و سەرنجانەی خۆمان بکەین بە بۆنەی ئەوەی کە هەڵەبجە تا ئێستاش با بڵێن وەک پێویست هوتێلێکی حەسانەوەی تێدانە وەک پێویست چێشخانەی گەشتیاری تیانێکە لە توانای ئەوەی هەبێ ژمارەیەکی زۆر میوان لە خۆ بگرن دووش بەداخەوە سەرباری هەموو ئەو پێناسە جوانانەی کە بۆ شاری هەڵەبجە ئەکرێ و هەمیشە لە بۆنە و مەراسیمە تایبەتەکانە بەرپرسان و لایەنی پەیوەنددار بە شانوباڵووی هەڵەبجە وەسفەکەن تا ئێستا هەڵەبجە هۆڵێکی نییە کە بتوانرێ بە ڕووسوری چالاکیە ڕۆشنبیری و هوەریەکانی تیا ئەنجام بدرێ ئەمەش کۆی هەموو ئەمانە بوونەتە ئەو گرفت و کێشانەی کە من پێم وایە ناتواندرێ فیستیڤاڵی گوڵهەنار لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بگوازێتەوە بۆ ئاستی هەرێمایەتی هەر وەختێ ئێمە توانیمان زاڵ بین بەسەر ئەو کێشانە دیارە دەتوانرێت لە هەڵەبجە چالاکی گەورەتر وەنەوەعیتریش ئەنجام بدرێت بۆ هیواییکە ئەو لەمپەر و کێشانێک کە باستان کرد هەمووی چارەسەر بکرێت بۆی کە گەنجاری دیکە لە هەر چوار پارچەی کوردستان بتوانن لە فستیڤاڵی گوڵە هەنار بەشدار بن. سپاس بۆ ئیبراهیم هەورابانی خاوەنی بیرۆکەی فستیڤاڵی گوڵە هەنار ئەم بەیانیە لەگەڵمان بێت. سپاس بۆیەوە. بەیانیە و بە باسی خواردنی ژەمی بەیانی بکەین ئەوانی کە ئێستا بەدەم دانیشتن لە بەردەمی بەرچاییکردنەوە پرۆگرامی ئێمە ئەبینن وەرن با بزانین گرنگی خواردنی بەیانی لە کولتورێکەوە بۆ کولتورێکی دیکە چۆنە چەندێ گرنگە جا باسیێن بەبەتان بۆ ئەەکەم کە ژەمە خواردنی هەرە گرنگی خەڵکی تورکیا ژەمی بەیانیانە کە پێڵەن کاڤاڵتە کە گرنگێکی زۆر زۆریشی پێدەن وەک کوردی خۆمان یاوشەکە بەو شێوەیە کە پێوترێت قاوڵتی لە منطقەکانی گەرمیان و کەرکووکوانە واشی پێوترێت بەیانیان هەڵسن شۆربە جۆرا و جۆرەکانە خۆن یەکێک لەوانە شۆربای ماسیەکە لە بەیانیانە دەخورێت ژەمێکی دەوڵەمەندە بە ڤیتامینەکان هەوڵاتیانی شەڵێن کا بۆ دەستپێکردنی ڕۆژێکی باش ئەم شۆربایە ئەخۆن. شۆربای ماسی خواردنێکی تایبەتی نیشتیمانیە لە تورکیا کە بە ماسی سەلەمونی نەرویجی دروست دەکرێت و بەناوبانگە. وەستا عەبدوڵڵا ماوەی 40 ساڵە لەم چێشتخانەیەدا کار دەکات و هەموو بەیانیەک شۆربای ماسی بۆ مشتریەکانی ئامادە دەکات. وەستا عەبدوڵڵا پێش هەموو شتێک ماسیەکان لەگەڵ گەزەر و سەوزە و جەرجیر و بیبەری ڕەش و سیر و گەڵای بەیبون و هەروەها زەردەچێوە تێک هەڵ دەکات و دەیکوڵێنێت. جگە لەو ماسیە کە لەناو شۆرباکەدایە لەسەر خواستی مشتریەکان ماسی ئامادەکراوی دیکەشیان بۆ تێکەڵ دەکرێت. Çorbamızı önce balıklarını kaynatıyoruz.
پێشی ئەم ماسی خوا دکەلینن ئەم bi somona Norveç û levrekê ev şorbaya xwe çêdikin. Piştê ku me pijand em kerevs û pelên kerevsê dikin nava şorbeyê da ku tam bibe. Her wiha em gêr û filfil jî davêjin nava şorbeyê. Piştê ku em van hemû tişta dikelînin, bi xweşikî em ava wî diparzûnin. Em vê avêdatinin cihekî ku pişt re pê sosa wî amade bikin. Em bi hezer û ar sosa xwe çêdikin. Piştê ku me sosa xwe çêkir, masiyên ku hatine pijandin bi sosê tevlihev dikin û ava ku me dapalandî em dikin ser de. Helbet, em temamê masiyê nakin nava şorbeyê de. Vê çaxê tut tam û cudahiya wê namîne. Li gorî daxwaza mişteriyan em şorbeya xwe çêdikin. شۆربای ماسی لە زۆربەی وڵاتان دروست دەکرێت. بەشێکی زۆری هاوڵاتیان لەو بڕوایەدان خواردنی شۆربای ماسی لە بەیانیان وزەیەکی باشیان پێدەدات. ژەمێکی خۆراکی بەسوودە و دەوڵەمەندە بە ڤیتامینات و پێویستە بۆ مرۆڤ. من ئاشم ماسی لێرە هەر سەبێ دیم ئاشم ماسی دەخۆم. پڕ ماسی بوو، خۆش بوو، ساڵقلی بوو. ئاشم ماسیە. هەر سەبێ دیم دەخۆم. Her sabah gidiyor müşteri pır saat 11 ediyor, 11 ediyor, pır müşteri gidiyor aşağı. شۆربای ماسی خواردنێکی دەوڵەمەندە بە پرۆتئین و ڤیتامین و ڕۆڵێکی باشی هەیە لە بەهێزکردنی سیستمی بەرگری لەش. شۆرباکە لە بەشێکی زۆری وڵاتانی وەک ئیتالیا و چین و رووسیا و ئێران خواستێکی زۆری لەسرە و هەر کام لەم وڵاتانە بە شێوازی خۆیان دروستی دەکەن و پێشکەش بە خوازیاریانی شۆربای ماسی دەکرێت. ئەفسانە شام محەممەدی، کوردستان 24 ئانکارە. ئەوە ئەفسانەی ئێمان بەیانە شۆربای ماسی خواردووە و دەمانێت بزانین ئەوە هیچ لە لای خەڵکی ئێمە باوەڕاکەم کە بتوان لە ژەمی نیوەڕوانی شابی خۆن مەگەریتر ژمارەیەکی زۆر کەم لە پەنجەیەکی دەستێت تێنە پەڕێت. دەمانەوێت زیاتر باسی خواردنی بەیانیان بکەین، باسی خواردنی شۆربای ماسیتان بۆ ناکەین، ڕەنگە ئێستا بەشێکتان بڵێن چۆن نەخورێت ئەو خواردنە بە بەیانیان. بەرحاڵەوە کولتورێکە و لە هەر وڵاتێک بە کولتورێکی جیاواز خواردنەکان دەخورێت. ئەم بەیانیە دەمانێت سەبارەت بە گرنگیدان بە ژەمی خواردنی بەیانیان قسە بکەین. لەگەڵ کێ؟ لەگەڵ شارەزایەکی خۆراک کاویش سەلار سەلامە. بەیانیت باش بەخێر هاتی. خواردنێکی بەیانی باشت خواردووە خۆت؟ منیشتانم خواردووە. بابزانین گرنگی خواردنی بەیانیان چییە؟ زیاتر ئەگەر ئەوانی کە نان خواردەوە بە جۆرە باسی بکەین، ئەوانی کە حەزیان لێ نییە ئەم بەیانیە ئارزویان بۆ خواردنی بەیانی بجوڵێت. سەلار ئیشی خۆ بکە. زۆر سپاس. خواردنی بەیانی وەکو دەڵێن هەموو ڕۆژێک بە ژەمێکی بەیانی دەست بە ڕۆژەکە بکە. ئەوە ئامۆژگاریەکە کە زۆر بەمانجێمان لێ بووە. تەنانەت پندێکی تینیش هەیە دەڵێت کە خواردنی ژەمی بەیانی وەکو پاشاوایە ژەمی نیۆڕۆک و شازادەیەکی ئێوارە وەکو کەسێکی هەژار وایە. دەستپێکردنی ڕۆژەکەت بە خواردنی ژەمێکی پڕ لە مادەی خۆراکی و هەروە ژەمێکی تەندروست لەلایەن پزیشکان و پسپۆڕانی خۆراک و پسپۆڕانی دیکەی تەندروستی پێشنیار کراوە. ئەوش لە بە چەند هۆکارێکە کە چەندین سوودی تەندروستی هەیە یەکێک لەوانە توێژینەوەکان ئەو نیشاندا کە ئەو کەسانی ژەمی بەیانی بە شێوەیەکی ڕێکوپێک دەخۆن بە شێوەیەکی باشتر دەتوانن کێشی لەشیان کۆنتترۆل بکەن بەراورد ئەو کەسانێک کە ژەمی بەیانی تێدەپەڕێنن. باشەکاتە خواردنی ژەمی بەیانیان ئەکرێ هۆکاری ئەوە بێت ئەگەر بۆ داوەزانی کێش یا زیاکردنی کێش کاریگەری زۆری هەیە وەکو ژەمەکانی دیکە نییە؟ کاریگەرێکی زۆری هەیە چکە ئەو ژەمی بەیانی دەستپێکردنی مێتابۆلیزمە بۆ ڕۆژی نوێت. باشە. ئەی زۆر جاریش ئەوەترێت کە ئێمە لە کاتژمێر دە بەولاوە ئەمەلیەی ئەیڵ من نازام ئەڵ چی پێ ئەوترێت لەم کاتە لەلایەن گەدەوە هەڵەمژێت ئەو مادانەی کە هەمووی پێویستە ئێمە کاتژمێردا هەندێکمان هەیە دە هەڵەستێ ئەوە خواردنەکەی بخواردە ئەو کاتە کاتی هەڵمژینی بوو لەلایەن گەدەوە ئەجا ئەمە تا چەند کاریگەری هەیە ئێمە بزانین خواردنی بەیانیان لە چ کاتژمێرێکا بخۆین چ کاتژمێرە دروستە کە خواردنی بەیانیانی لێ بێگومان دیاریکردنی کاتژمێری ژەمی بەیانی بە پێی دەردانی هۆرمۆن دەبێتە. ڕێژێنی ئەدریناڵ هەیە کە هۆرمۆنی کۆرتیزۆل دەردەداتن کە هۆرمۆنی سترێسە. نزیکی نیو کاتژمێر تاوەکو کاتژمێرێک پێش لە خەوهەسان ئەو هۆرمۆنە دەست دەکات بە دەردان هەتاوەکو نزیکی نیو کاتژمێر دوای لە خەوهەستان دەگات تا زۆرترین ڕێژەی. کاتێک کە ئەو هۆرمۆنە بەو شێوەیە بەرز دەبێتەوە ڕێژەی ئەنسۆلینیش بەرز دەبێتەوە. ئەوە شوا دەکاتن کە ڕێژەی شەکل لە خوێن بێتە خوارەوە کە ڕێژەی شەکل لە خوێن دێتە خوارەوە کەسە شەهیە دەبێتەوە. لەبەر ئەوێ دەڵێن کە باشترین کاتی ناخواردن
نیو کاتژمێر دوای لە خەو هەستانە کە باشترینیش دەکاتە 7 تاوەکو 8 بەیانی و تێنەپەڕێت دوای دەی بەیانی. جەماعەتی کە 10 و 11 و 12 هەڵەستن لای ئێوە بەیانیانەوە ژەمی بەیانی پێ ناوترێ ئەوە سناکی یەکەم دەست پێ دەکات لەوێن لە لای ئێوە شتەکە بە هەڵە ڕۆشتوە هەڵدەن بە 7 بۆ 8 ئەو کاتژمێرانە نانی بەیانی بخۆن باشە ئەو بەرچاییانی کە باشە یان نانی بەیانی لەگەڵ چا ئەخورێت کامانن کە گرنگیەکی باشیان هەیە کە ئێمە بیان خۆین چکە ئێستا زۆر ئەگەر بڵێن بژمێرین لە ژماردن نایە ئەنوا و ئەشکاڵی پەنیر و ماست و بابەتانیان پەنیرەکان بەشێکیان هەیە زۆر سوێرە مرەبامان هەیە کە شەکرێکی زۆری تایە جا هەموو جار هەڵێن شەکر ئاگادار بن شەکر مەخۆن چی بکەین کامانە هەڵبژێرین کە تەندروست بن و ئێمە کە هەستاوی زوو سوودی لێوەربگرین مادەم هەر هەستاوی نەیخۆین با سوودیشی لێوەرگرین بێگومان باشترین هەڵبژاردەکانی ژەمی بەیانی ماست و پەنیری کەم چەوریە و هەروە هێلکە و هەروە چەرەزاتەکان وەکو باوی گوێز و زیبدەی چەرەزاتەکانیش ئەو خواردنانە بۆ ئەوەیە کە هەز بە تێدی بکەیە کەسێک نەتوانێت ژەمێکی دیکە بخواتاوەکو ژەمی نیوەڕۆ ئەوە باشترین هەڵبژاردەیە و مڕەبایەکان لەبەر ئەوەی کە ڕێژەیەکی زۆری شەکری تێدایە ڕێژەی شەکرەی خوێن زۆر بەرز دەکاتەوە کەواتەوە نابێتە هەڵبژاردەیەکی باشی بەیانیان دەتوانی لە باتی ئەوە میوەیەک هەڵبژێری بە تایبەتی ئەو میوانێک کە لە ڕیشاڵ و پرۆتینی زۆر تێدایە وەکو سێ و پرتەقاڵ یانی شمۆس ئەوانە باشترین هەڵبژاردەکان دەتوانیش وەکو سمودی ئامادەیان بکەیت ئەو کەسانێک کە حەزیان لەو ژەمە باوانە نییە میوەکان لەگەڵ شیر یان ماسی کەم چەوری تێکەڵ دەکرێتن ئەوە ژۆکو ژەمێکی تەندروست دادەندرێتن و شتێکی گرنگ بۆ ئەو دایکانێک کە دەیانێت خواردن بە منداڵەکانیان بدەن و حەزیان لە هیچێک لە خواردانە دەتوانن سیریەڵ بەکاربینن و لە کاتی هەڵبژاردننی سیریەڵشدا پێویستە ڕەچاوی ئەو نیوتریشن فاکتێ بکرێ واتە خشتەی پێکاتەکانی ناو ئەو بەرهەمە و دەبێت بە دوێ ئەو سیریەڵدا بگەڕێت کە ڕێژەی شەکری کەمە و ڕێژەی فایبەر واتە ڕیشاڵی تێدا زۆرە لەگەڵ شیریاخ و لەگەڵ ماسی کەم چەوری تێکەڵ بکرێت و دەتوانێتن میوەش لەسەر دابدرێت و مۆز یاخود فراولە یان هەر میوەیەکی دیکە کە حەزی لێ بێت باشە باسی مناڵانت کرد زۆربەی مناڵان حەزەکەن بەیانیان هیچ شتێکیان نەجەنێ بێژگە لە کۆرنۆفلێکس و بابەتەکانی کۆرنۆفلێکس و شیر تێکەڵاو بکرێت بۆیان هەموو سوودە خۆراکیەکان لە ژەمێکی ئەوها بەدی ئەکرێت بۆ منداڵ چکە هەندێک مناڵ هەیە بەس ئەوە ئەخوات بەیانە بەتایبەت بۆ منداڵان خواردنی دیکەش باشتر هەیە دەتوانێت هەر ئەم خواردن لەگەڵ میوەی دیکە تێکەڵ بکرێت یاخود چەرەزاتەکانی بۆ زیاد بکرێتن ئەوە هەڵبژاردەیەکی باشترە لەبەرەوەی منداڵ هیچ شتێکی دیکە ناخۆم ئەگەر ئەویان نەبێت کەواتە ئەویان زۆر باشترە نەک منداڵێک هەز بە برسێتی بکاتەوەکو ژەمی نیوەڕۆ چونکە خاڵێکی گرینگە کە هیچ کاتێکنی هەڵدرێت کە منداڵ هەز بە برسێتی بکاتن زۆر باشە باسی شۆرباکەمان کرد و شۆربای ماسی خۆی من ناتوانین شۆربای ماسی بخۆم بۆ خۆم ناتوان بخۆم ئەڵتەرناتیڤی ئەوە چییە جێگرەوەی ئەوە چییە جێگرەوەی ئەو شۆربانەی کە ئێمە پێمان ناخورێمە ئەوەی ئەزانین هەمانە نیسکمان هەیە بێچکە لە نیسک چ شۆربایکی ترەیە کە بەیانیان بتوانێت زیاتر شۆربەی ماسی پەیوەندی بە کللتوری ئەو وڵاتەوە هەیە کللتوری خۆمان دەتوانین نیسک بخۆین کە شوانێکی زۆر باشە لە ڕێژی ئاسن زۆر بەرزە و ڕێشاڵەکانی زۆر باشدایە دەتوانین وەکو هەڵبژاردەیەکی باش یەکێک لە شۆرباکانمان نیسک بێتن زۆر باشە ئەجا بابین لەسەر ئەو خواردنانەی کە هەندێک کەس هەیە من بینیومە و بیستوشمە کە ئەڵێت بەیانیان هەڵەسم ئەگەر شەو فاسۆلیا برنجبان هەبێ فاسۆلیا برنجەکە گەرمەکەم یان خواردنی ڕۆژەکانی دیکە ئاخوات بۆ نمونە ئۆملێتە خوات بۆ نمونە حەزی لە شفتەیە بە سەوزەواتەوە بیخوات ئایا ئەمە زیان بەگەدە ئەگەێنێت بەو بەیانیە هەستاوە ئامادەیە کە خواردنێکی بەو شێوە یان سەر و پێ ئەخورێت بە بەیانە تا چەند دەمانە دروستە خۆی دەستپێکردنی ژەمی بەیانی بە خواردنێکی سادۆ بێت باشترە بۆن لەبەر ئەوەی کە لە بەیانیان ئەو ژەمەوە دەکاتن ڕێژەی شەکرەی خوێنت جێگیر بێت کە خواردنێکی لەو شێوێ دەخۆیت ڕێژەی شەکرەی خوێنت زۆر بەرزە بێتەوە ئەوە ژوا دەکاتن کە هیچ سوودێکی نەمینێ ئەو ژەمە بەیانیە باشە با بین لەسەر ئەوەی کە ژەمی بەیانیان پێش وەرزشکردن بخورێن یا دوای وەرزشکردن دەتوانێت پاش وەرزشکردنیش بخورێتن باشترە و ئەگەر بەس گرنگەکە لەوەدایە کە لەگەڵ وەرزشکردنەکە کاتێک بین بێت واتە یەکسەر نەخورێت مەسەن ئەم دەمێن ئێستا وەرزش بکەم
پاش نیو کاتژمێری دیکە دەست بە ناخواردن بکەم یاخود پێش وەرزشەکەش بە هەمان شێوە دەبێت مەودەیەکی هەبێت بینیان هەبێ هەردووکیان خواردنی چ جۆرە سەوزەیەک بۆ بەیانیان گونجاوە و ئێمە ئەتوانین بیخۆین. سەوزاواتەکان خواردنی ڕیشاڵن و پرۆتینن دەتوانرێت هەر میوەیەک یاخوا سەوزەیە کە کەسەکە حەزی لێبێت بەکاری بێنن بە تایبەتی بۆ کەسانێکە خۆیان نەگرتووە بە خواردنی ژەمی بەیانی دەتوانن سەرەتا بە دەستپێکردنی خواردنی میوەیەکیان سەوزەیەکە بە خۆی حەزی لە تامەکەی دەست پێ بکات ئەوەکو دەستپێکردنێکی باشە. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ئاگاداری ئەو بکە ئەو خواردنە ئەو میوە یاخود سەوزەیە ڕێژەیەکی باش هەموو ڕیشەڵ هەم پرۆتین تێدا بێت. کاتێک کە ئەم ڕێژە باشە بەدەست ناهێنیت زۆر کەسێدا کە ئەمن ژەمی بیانی دەخۆم زیاتر هەز بە برسێتی دەکەم ئەوە لەبەر ئەوەیە کە ڕێژەیەکی باشی پرۆتینیا ڕیشاڵی بەدەست نهێناوە لەبەر ئەوەیە کە میوەکان پێشنیار دەکەین مۆزمان هەڵبژاردووە پرتەقاڵ یانیش سێو چکە ڕێژەیەکی باش لە ڕیشاڵەکەیان تێدایە وا دەکات زیاتر هەز بە تێری بکەیت. دەوترێت هەندێک لە خواردنەکان هەن بە یەکەوە ڕێک نین واتە خواردنیان بە یەکەوە ناڵێن خراپە بەڵام ڕەنگ ئەو سوودە تەندروستێکە هەیە پێمان نەگەێنێت بۆ نمونە هەندێک کەس هەیە حەزەکات دۆشاوی خورما بە بەیانە بخوات لەگەڵ تەحین لەلایەکی ترش حەزەکات هێلکە بخوات دەوترێت کە شیرینی لەگەڵ هێلکە باش نییە مەبەستمێ بەگشتی کام جۆرە خواردنانن کە لە بەیانیانە پێکەوە ئەو سوودە باشیان نابێت یاخود ڕەنگە زیان بگەێنێت ئەگەر زیانێکی هەبێت. لە بۆ تێکەڵکردنی خواردنەکە زیاتر مەبەست ئەوەیە کە ڕێژەیەکی کالۆری زیاتر بەدەستێنی لەوەیە کە پێویست پێەیە. ئەوە هەندێک خواردن هەیە کە نابێت پێکەوە بخورێت وەکو چا لەگەڵ ماس کە زۆر بەمان ئەو خواردنە پێکەوە دەخۆین هەموو بە هەڵە ڕۆشتوین بگەڕێنەوە خواردنی چا لەگەڵ ماس وا دەکە لەگەڵ هەموو خواردنەکان دیکە زۆربەی خواردنەکان دیکە هێلکەشەتە کە چا لەگەڵ ئەو خواردنە دەخۆی وا دەکاتن کە ئەو مادانێکە لەناو ئەو خواردنەدا هەیە نەمژرێت لەبەر ئەوەی کە ڕێژەیەکی زۆر کافاین تێدایە و کافاین لەگەڵ ئاسن لەگەڵ کالیسیۆم لەگەڵ ڤیتامین سی و پرۆتین وا دەکاتن مژینیان زەحمەت بێتن لە جەستەوە ئەو سوودی نەبێت کە لە چا ئەوەی کە بەتەنێ بخورێتن. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین لە ژەمی بەیانیانە ئەوەی کە گرنگە خواردن ئەتوانین بڵین ئەوەی کە گرنگە چا نەخورێت ئەگەر وا بڵین ئێستا ئەڵێن ئەو شتێک کە زۆر باوە لە لای ئێمە و کللتوری ئێمەیە لە تەندروستی نوێ یاخود ئەم زانیاریانەی کە نوێ هەنەڵە چا نەخورێت ئەگەر وابێ ئەتوانین هەندێک کەسێ ئەتوانێت نەیخوات ئەتوانین بیگۆڕین بە ئاوی میوەکان دەتوان بە ئاوی میوەکان بگۆڕین یاخود چا خواردنەوە خراپ نییە بەڵام لەگەڵ ئەوانیان نەخورێت بسەبت پاش نیو سەعات دەتوانانی چا بخۆیتەوە هەتاوەکو هەرسەکەی تەواو دەبێتن ئاساییە پاشان و شەربەتی میوەکانش لەبەر ئەوەی کە میوە بە فرێشی بخورە باشترە کە دەکرێتە شەربەت زیاتر شەکرەکەی دێوە ڕێژەی ڕیشاڵەکانی کەم دەبێتەوە بەڵام کە بۆ منە منداڵێک میوە ناخوات تەنها شەربەتەکە دەخواتن دەتوانێت ئەو کاتی شەربەتەکەی لە بۆ دابنێ. باشە خواردنی میوە بەبێ ئەوەی کە هیچ شتێکی دیکەی لەگەڵا بخۆی تەنیا میوەکان بۆ نمونە سێوەیەکە لە تێمۆزە چەند فراولەیەکە بۆلۆمبێریەتر هەر میوەیەکی دیکەیە ئەمانە ئەکرێ بخورێت وەکو ژەمی بەیانی بەبێ ئەوەی کە تۆ لەناو ژەمی بەیانەکەت نیشاستەکانی تیا بێت نا هیچ جۆرە شتێکی دیکە نە شەکرێکی دیکەی تیا بە هیچ شتێکی خۆی ژەمی بەیانی شەرت نییە کە بەس ژەمێکی کامل بێت ژەمێکی گەورە بێت دەتوانێت وەکو باسم لە میوەیەک دەست پێ بکەیت ئاساییە کە دەتوانین میوەیەک بخۆیت بەتایبەت ئەو کەسانێک کە هەتاکو ئێستا هیچ ژەمی بەیانیان نەخوارد یاخود لەبەر کات نەیانتوانیوە ژەمێکی تەواو ئامادە ئەمانە بۆ نمونە هەر لە سەلاجەکە خێرا سێوێک دەرەهێنێت و سواری ئۆتۆمبیلەکە بێت بە دەم ساقییان ئۆستارەکە هەیە بە دوای دەسەکە بە سێ خواردنە تاگات ئەوەی دەتە ژەمی بەیانی ئەو کەسە بەڵام باشترە کە خواردنی دیکەشتدا بێت بەتایبەت لە بۆ ئەو کەسانێک کە هەست بە تێری ناکەن تەنها بە خواردنی سێوێک یان میوەیەک لەبەر ئەوەی هەندێک کەس وەکو باس کرد هەست بە برسەتی دەکاتەوە دەتوانی ئەو کاتی ژەمەکەی گەورەتر بکەیت بۆ نمونە ماس دابنێت یاخود هێلکە دابنێ ئەوانە کێشە کاتیشیان هەیە دەتوانێت شەوێک پێشوەختە کە سنجوقێکی خواردن ئامادە بکاتن. زۆر باشە کاتە خشتەی ئەو خواردنانی کە بەیانیان ئەیخۆین با پڕبێت لە میوە خورما بابینە سەر خورما چەندە گرنگە بەیانیان لەگەڵ گوێز و ئەو بابەتانەیە بخورێت خورما خۆی شیرینێکی تەندروستە بەڵام باشترە کە لەسەر گەدیەکی بەتاڵ بە خورما دەست پێ نەکەی
لەبەر ئەوەی زۆر بە خێرای ڕێژەی شەکرەی خوێنت بەرز دەکاتەوە سەرەتا دەتوانیت چەند خواردنێکی دیکە بخۆی وەکو سناکی یەکەم بەکاری بێنێت خورما زۆر باشە دەستەکانت خۆش بێت سەلاش سەلام شارەزای خۆراک ئەم بەیانە لەگەڵمان بووی من هەر لە ئێستاوە ئارەزوی خۆراک بۆ یاخود ژەمی بەیانیم بۆ جوڵا بۆ هیوایی کە ئەوانەی حەزیان لە ژەمی بەیانی نێچکو زۆرێکمان هەیە حەز بە ژەمی بەیانیان هەر ناکانایخوا بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێک بەوانە بگەێنی هەر لە ئێستاگەر هیچ نەبێت سێوێکی بچوو گیان هەر شتێک لەوانی کە سەلارۆک و شارەزایکی خۆراک باسی لێوە کرد بیخوات بۆ ئەوی کە تەندروستێکی باشی هەبێت خۆی واتەنی کە دەڵە لە پندێکی چینیاڵێت شاهانە بژی و بەیانیەکەی بە شاهانەیە دەست پێ بکات سپاسانەکەم سپاسی سپاسەکان خۆش. باسی دوو گەنجی کورتان بۆ بکەم وەک نوێنەری لاوانی کوردستان بەشداری کۆڕبەندی جیهانی گەنجانیان لە ڕووسیا کردووە بە بانگێشتی تایبەت دوو گەنج لە ڕووسیا بەشداری کۆڕبەندی جیهانی گەنجانەکان کۆڕبەندەکە دەستی پێ کردووە و بەردەوامی شەبێت کە تایدا 250 نوێنەری 90 وڵات بەشدارە بن تایدا و لەو کۆڕبەندەدا چالاکی جیاواز ئەنجامەدرێت بە مەبەستی بەهێزکردنی پەیوەندەکانی گەنجان و گۆڕینەوەی بیرۆڕای جیاواز و تاوتێکردنی کێشە جیهانیەکان و لەوانە بۆ نمونە ژینگە و سوودوەرگرتن لە بیرۆکەی نوێ و چالاکردنی بەشداری گەنجان لە کایە سیاسەکە. دەمانێت زیاتر سەبارەت بەو کۆڕبەندە زانیاری وەربگرین بۆیە لەگەڵ کەسێک کە خۆی لە ناو کۆڕبەندەکە بووە پەیوەند سوبحی نوێنەری لاوانی کوردستان و ئەندامی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق لە شاری ئۆرینبۆرگ لە ڕووسیاوە ئەم بەیانیە لەگەڵمانە کە گفتوگۆی لەگەڵەکەین بەیانیت باش بۆ هیوای کە بەیانێکی باشت هەبوو بێت کاک پەیوەند دەمەوێت باسێکی کۆڕبەندەکەم بۆ بکەیت و گرنگی بەشداربووانی ئەو دوو گەنجە کووردە یاخود بەگشتی با باسی ئەو بکەین بەشداربوونی کورد لەو جۆرە کۆڕبەندانە. دۆبرێ وترا کوردستان بەیانیتان باش کوردستان بسوار سڵاو لە هەموو پارسەکانی کوردستان ئەوەی ڕاستی بێ وەکو نوێنەرایەتی لاوانی کوردستان و ئەنجومەنی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق بەشداریمان کردووە لە کۆڕبەندی جیهانی گەنجان لە وڵاتی رووسیا لە ئۆرینبۆرگ هەڵبەتە ئەگەر سەرنج بدەین دوای ئەو گرژی و ئاڵۆزانەی کە لە نێوان ئەو دوو وڵاتەیە ڕوویدا رووسیا هەستاوە لەسەر ئاستی گەنجان وڵاتانی لە خۆی ئاشتۆ کردووە لەسەر ئاستی لاوان نزیکەی 250 نوێنەرین بە شێوازێکی تایبەت ئینڤیتیشنمان بواتەوە داوەتنامە مەژ وەکو کوردستان و عێراق بەشداریمان کردووە بە خۆشحاڵیەوە لەگەڵ 90 وڵاتی جیاوازە کەلتور و بیرروڕای جیاوازی خۆمان پێشکەشی وڵاتانە کرد و هەموو لایەکەوەی گرنگە لێرە هەموو لایەک بە شێوازێکی زۆر پۆزتیڤ تاو لە ڕووسیا دەکەن و سڵاوی سەرۆککۆتینیشیان پێمان گەیاندووە. باشە کاک پەیوەند ئێوە وەکو کورد چۆن بەشداریتان کردو بە چ بابەتێک یاخود لەوێ ئایا بە کۆمەڵ دانیشن ئەبن بە گروپات ئێوە باسی چیەکەن چۆن باسی کوردستانەکەن لە چ ڕوویەکەوە؟ هەڵبەتە ئێمە کاروچالەکەکانمان لە دەروی وڵات دەبێت هەر ساڵە و لە وڵاتێک بەشداری دەکەین ئەم ساڵ لە رووسیاوە بە شێوازێکی تایبەت داوەتنامەوەردبەوەی ئەو پەیوەندیە نێودەوڵەتی هەمانە لەگەڵ لاوانی وڵاتانی تر ئەبە تاکیت ئێمەش بێبەش ناکرین لەبەری کاروچالاکیمان زۆرە بە شێوازی تیم دامانیان ناو ئەم 250 کەسیان جیا کردوێتەوە لەسەر 25 تیم لە زمانیەوەشا 250 ڤۆڵنتیری رووسیش لەگەڵمانایە تاوەکو هاوکاریمان بکەن لە کاروچالاکیەکان لێرە فۆکس کراوەتە پێشتی گرنگ یەکەم دۆبرەیە دۆبرۆ بەبەزلی کاری تاک و کاری باشە وەکو خۆبەخشی هەروەها دووەم کارێرە لەگەڵ بزنسی بچووک چۆن وا گەنجان فێر بکەین فێری بزنسی بچووک بێت و ئاحتیمال بکاتە سەر خۆی و داهاتوی خۆی دروست بکە سێمیان میدیایە بەشی میدیا تایبەتە بەو کەسان لاوانیکەوە لە ئیشی جۆرناڵست و ریسێرچەرن ینی دەبنە ڕۆژنامەنووسی داهاتوو فۆکس لەسەر سێم شتەکراوە و لە زمانی دۆبرەیە کاری تاکە ئێمە کۆمەڵی پرۆژەی ژینگەیمان ئامادە کردووە لەوانە پێشکەشی دەکەین و هەروەها وتارێکش
پێشکەش دەکەین لەم چەند ڕۆژەدا دەربارەی ڕۆڵ و ئاستی کورد کە جای ئەوە کە دەوڵەت نییە بەڵام هەمیشە سەنگی خۆی هەیە وەکو هەرێمێک حسابی وڵاتی بۆ دەکرێت لە دەرەوە. باشە زۆر چاکە. کاک پەیوەند کاتێکا لە شوێنێکا بەیەکەوە کۆ بنەوە لەگەڵ مەجموعە لە گەنجەکان لەوێ کۆمەڵێک لە گەنجەکان کە ئەڵێن ئێوە باسی خۆتانەکەن ئام کوردش من کوردم هەستیان چییە؟ چۆن لە کورد تێگەیشتون؟ چۆن کورد ئەناسن؟ بەڕاستی زەحمەتترین شتەوەیە کە سەنگ و ناوی کورد بڵێ بەوان هەر تەنە زەحمەت بێ بەڵام ئێمە چێژی لێوەردەگرین چونکە کاتێ باسی کوردستان دەکەین دوسێ سەرنجە خەنە ڕوو یەکەم پێمانەڵێن ئێوە ئێرانین یاخود ئێوە عێراقین یاخود تورکین لەیان یەکتەر بۆیان ڕوو دەکەینەوە ئێمە کوردین نەتەوەیەکی جیاوازین نەتەوەی عەرەب نین نەتەوەی تورک نین فارس نین ئێمە شوناس و ناسنامی تایبەت بە خۆمان هەیە لەرە زۆرن پێستە بنەروە باسی مێژووی کورد دەکەم کە ڕەتەڵەکی مادا لە پێش عەرەب و تورک و فارس وجودی هەبووە لەسەر خاکی عێراق هەڵبەتە زۆر ئینترێستە بن و یەکسەر داوای ژمارە کۆنتاکت دەکەن ئەڵێن دەمانێت بین بۆ کوردستان چاومان بەو سروشتە جوانی کوردستان بکەوێت. زۆر باشە کاک پەیوەند ئەمە یەکەم جارێکە گەنجانی کورد لە کۆڕبەندێکی لەم شێوە بەشدارە بن؟ لە ساڵی 2019 بە هەمان شێوە لە رووسیا بەشداریمان کرد ئەمە دووەم جار دەبێت بەڵام وەکو تاکە نوێنەراتی عێراق وەرەمی کوردستان بەشدارین لەم کۆڕبەندەدا لە ئێستادا. زۆر باشە. جارەکەی دیکەش هەر جەنابتان بەشدار بوون یاخود کەسی دیکە بەشدار بوو ئەمێ ئەگەر جەنابتان بوون جیاوازی ئەم جارە و جارەکەی ترم پێ بڵێ. بەڵێ بەڵێ هەر خۆمان بووین بەشداریمان کرد جیاوازیەکە لەوەیە دەتوانم ئەوە پۆینتە بخەمە ڕوو پێشووتر نزیکی 120 وڵات ئامادە بوون بەڵام ساڵ 90 وڵات هەستەکە یانی تۆزێ عاجزی پێوە دیارە وڵاتان بەستایە و کێشمەکێش و ئەو هۆکارانی کە بوونەتە هۆی ڕەنجاندنی دڵی لاوان لە رووسیادا بەڵام لێرە ئاشتەوایی نوان سەلماندی کە ئێمە باوش دەکەینەوە بۆ هەموو نەتەوەیەک بۆ هەموو ئایدۆلۆژیایەک و هاشتاگێکشیان هەیە لێرە ئاماژەی پێ دەکەن کە لەو پێشەم هاشتاگە نەبووە وجودشی نەبووە هاشتاگەکەیان بەمانای stop hating Russia people کە ڕق لە دڵی خەڵکی رووسیادا هەڵمەگرن پۆلیتیکەل سیاست تێکەڵاو مەکەن ئێمەش ئاشتی خوازین ئێمەش خۆشەویستیمان هەیە بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو کەلتورەکان هەروەها لازم نییە و چالاکیەکانمان چاومان بە نوێنەر و جێگری لاڤرۆف کەوت ئەلێکسی شیکۆنۆڤۆس لەیانە باسی کورد و کوردستانم کردوتی من کورد و سڵاو شێ بوو بۆ جەنابیستەرەوە. باشە کاک پەیوەند جا تۆکو گەنجێکی کورد یەکەم و دووهەم گەنجێکی کەرکووکی و گەرمیانی ڕەنگە زۆر قسەی زیاترت پێبێت بۆ ئەو خەڵکانەی کە لە ئاستێکی باڵان لەگەڵ ئێوەیە کۆبنەوە لە ئاستی ئەو کۆڕبەندەیە زیاتر بتوانن بە زمانێکی ڕوونتر پاراوتر کورد تێبگەێنن بە ئەوان دەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت کە ئەش بینم جگەلەوەی کە بە زمانێکی ڕەوانەتوانی قسەیان لەگەڵا بکەیت ئەتەوێت جلوبەرگی کوردیشیان پێ بناسێن و بزان ئەمە جلوبەرگی ئەمە چەند جارێک بینیم کە وێنەکاتە سەر شاشە جلی کوردی لەبەر مەبەستە چی بوو لەبەرکردنی جلی کوردی؟ بەڵێ لە دوێنێکە فستیڤاڵی کەلتوری بوو کە سەرەتا دەستی پێ کرد بە ناوەندی هەموو نەتەوەکانە ڕۆژمە ژوورەوە سڵاوێکی کوردیم لە هەموو لایە کرد هەموو ئینترێست بوون زیاتر بلێم لە 250 موبایل بەس تەسویر بێ کرد دوای ئەوە کە کۆڕبەندەکە لەو تالاکێتەوە بوو هاتمە دەرەوە هەمووی چەپڵەی بۆم لێدانی لایەن سیر بوو کە نەتەوەیەک هەیە بەبێ وڵاتە و هەرێمێکی زۆر بەهێزە لەم ناوچەیەدا هەروەها کۆمەڵێ ئینتەرویوشم کرد مقابلەم لەگەڵ کەناڵەکانی رووسیاوان کرد کە زمان حاڵی رووسیادایە هەروەها دۆکۆمنتاریەکەش بەشداری بووم دەربارەی ڕۆڵی کورد و کوردستانم ئاماژە پێکرد کە ئێمەش نەتەوە شوناسێکی جیاوازین لەو نەتەوانی کە لێرە هەن ئێمە خاوەنی زمانی خۆمانین خاوەنی کەلتوری خۆمانین و جلوبەرگێکمان هەیە لە هەموو جلوبەرگ و پاشێنەکانی دنیا جوانترە. دەستەکان خۆش بێ بەو هیوایی کە کچانی کورد ساڵانی داهاتوو بتوانن کچانیشتان لەگەڵا بن ئەو دەم جلوبەرگی کوردی کچانیش ببینین ئەو کاتە 250 موبایلەکە ڕەنگە ببێ بە 500 600 موبایل کاڕوتان پێکا کاک پەیوەند سپاس دەکەم بە بەیانە فەرموو هەمیشە سەنگی کورد و جلوبەرگی کوردی سەنگی خۆی هەیە و هەموو لایەکن بێگومان سپاس بۆیەوە بێگومان سپاس بۆ پەیوەند سوبحی نوێنەری لاوانی کوردستان و ئەندامانی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق لەگەڵمان بووی سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس
هەندێک کەس هەن بچنە هەر لایەکی ئەم جیهانە بەهرەکان قوبوڵەکرێت بۆ ڕەنگە بەهرەیەکی ناوازە و تایبەت بێت و زۆر جێگێ لە زۆر جێگەش بتوانن خۆیان بناسێنن جێگەی خۆشیان ئەکەنەوە لە شاری ئینسینی ئەڵمانیا کوردێک نان بە گۆشت دروست دەکات و ناوبانگێکی زۆری پەیدا کردووە هەرچەندە نانەوای زۆر لەو شارە هەن بەڵام ئەو کووردە بە نان و گۆشتەوە بە تامەکەی کە سنووری ئەڵمانیاشی تێپەڕاندووە وەندە باسی لێوە ئەکرێت لە کۆنە وتویانە ئەگەر یەکێک لێزان بێت گەر دەرزیش بفرۆشێت ئەتوانێت باشترین دەرزی بفرۆش و دەرزی بە هەموو کەسێک بفرۆشێت دەرزی دوورمان مەبەستمە با بەیەکە بین چاک جای ئەوەی کە نان و گۆشت بفرۆشێت. ji eşq û evîna dilî ji bo kar û pîşeya xwe lawikan dibere dibêje. Şakirê Kobanî ev 25 salin bi dest û tiliyên xwe nanê bihevîrî an ku lehma ecînê çê dike. Ew niha li xwaringeha xwe ya biçûk li Almanyaya li bajarê Êsnê. Evkara ceme evkara karê Ermeniya bû ne karê Kurdanî lehma jîna bixwe vê dibîn ê Ermeniyan bû. Evkaram xwedê biçûkî de me dest pê kir û em kişûn kîjan dewletê jî em nerjihiyan her dewletê jî ez dikim. Ez ku te darim ji pêşketî me rastî. An ewel min li Blanê çêkir, min talî li Libya çêkir, min talî li İtalya çêkir, min talî li Almanya çêkir û ze fetreka dî jî ez ê li Brîtanya çêkime. Di nav Kurdan de goştê bihevîr bi awayekî estûrtir tê çêkirin û piranî di tenûran de. Kulêre û sewikên goştê penêr ji wan re tê gotin. Du tamê xwe hene, tamekê ev ye bi xudre têda ye, kirafisa pîvaz têda ye, bîber têda îso têda ye, bacan têda bacanê sor têda ye. Tamek dî jî hê em pîvaz û dibisê henar em lê dixin. Ji ber paqijî û tama resena xwarina wî ne bi tenê ji Êsnê an ku Almanya lehma ecîna wî tê firoştin. Lêbelê ji gelek welatên Ewropayê daxwazî li ser heye. Ji ber xelkê êl Hollanda rûniştî tên rejemên, êl Fransa tên rejemên, ê Belçîka tên rejemên. Em hemû dewletê kêleka me ev hemû giştên cemên gimşterê min û ji bo xwarina min tên û tabin ez ji karê xwe hez dikim ez 25 sal ez vî karî dikim ez bi dil dikim ji ber ez dil dikim ji ber her kesî hez dike. Şakirê Nanpêj weke Kurdekî naskirî li vê de berê. Kêf xweş e ku navûdengî wî belav e. Xwedê ez ji wek Kurdekî ez kêfxweş im ji ber ez hemû kes tên İtalî ne, Almanî ne, Fransî ne, Dînîmarkî ne, Holandî ne, Brêtanî ne tên ji xwarina min hez dikin. Ez jî Kurdek im ez gelek kêfxweş im ji ber xelk tê nanê me dixwe. Ev xwarin bi sê taman tê çêkirin. Tûj û şêrîn her wiha bi tama doşava hinaran. Li piraniya welatên Rojhilata Navîn tê çêkirin û xelkên wan welatan li gor nerîta xwe li gel xwe jî anîne Ewropayê. Ka Mihemed Emîn, Kurdistan 24, Êsin, Almanya. پرۆگرامیان بەیانیەمان پێشکەشکردن بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵتان بوو بێت تابەیە گەشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە لە پرۆگرامێکی بەیانی 24 دیکە بەخواتان ئەسپێرم هەر شاد بن سەرکەوتوو بن لەش ساڵ بن خواتان.